Di berdewamiya qeyranan li Herêma Kurdistanê bi dehan arêşebû welatiyan durist kirîne. Duhî bi şev jî welatiyên Komelgeha Çirra rabûn bi encamdana xwenîşandanekê û rêka serekî navbera Hewlêr û Duhokê da girtin û daxwaz kirin ku projê Cutsayîd bihête timam kirin çunke çendîn arêşebû wan durist kirîne. شارع دو سه ساله وایه تپوتوزا مندال تینا کشتن لیرا چه مدیر شهروانی لیرنی ای 17 ساله ولی سر حکمه هیچی نکرده راستی دستپیکی هم سپاسیات کن بو حاضر بنا ویره راستی خلکی ما راستی یعنی حقن هاتینا ویره اول چند جاره بشوی کی زور جان خوب پیشاندانت کن ایدی بس کس تکی منطقه ما نکت راستی يعني حقيق كان جار يعني مختارد ما وأيديد ما هميتين فيري خو بيشان دانت كان خوبو خلكي ديار كان بس راستي محافظ تشبو خلكي مناكت راستي بخيراتني كنالي بعدني عن صادكم ام خو بيشان دان لباري اويا كا او چندين جار خو بيشان دان دكين او شارع مان لو طواونا كان بل وداوكان لحكومتي هريم كردستان براسي توزخولك زور خرابه لو ماندي زور جادنگی خۆمان گەیاندیە بەرام بێفایدە بووە لێرە ڕۆژداوا لە حکوومەت یاریمی کوردستان دەکەن و جادەمالۆ تەواو کات دامەش بەحەسینەوە لەبەرەو تۆزخۆلە وڵاتیان چڕا گوتن بوو چەندین جاران ئەم ئەvê ڕێکێ دگرین ji ber ku gelek arîşebûme durist kirîne lê kesek xuldaxwaziyên me nekiriye xudan. پیشاندنەوەی ئەو تۆزەیە ئەزدیحامێک زۆرە تەسەیەک زۆرە سیارەمان نما ئەوە چەند ساڵیکە بە ئیشکلەینە هەمی کەسی دەبین مدیر ناحیە دەبینیتن قایمقام دەبینیتن ئەمی کەسی دەبین باشە بۆچ بۆمان چێ ناکەن ئەگەر نامە بڵە بۆمان یا خراپ نەکرد بە چێتر بلەی حالە ئەم وەک هاوڵاتی کۆمەلگا چڕای داوا حکومەت هەرێما کوردستانت کرد کە زووترین کات بۆ مەڤی شارعی چارەسەر بکرێت ئەوە بۆ جارێ چەند جارە خەلکێ ما خەلکێ کۆمەلگا چڕێوی شارعی وەک مزارەیەک شارع تێتە گرتن ئەبزە دێڤا مقاولەتەی ئەف شارع ئەوە بێتە سێ مقاولە چار مقاولە هەتا نۆکەیەکی نەبرێ سەری داوا حکومەتە هەرێمت کەن و مقاولێکی زیرەک بێت بۆ مەڤی شارعی چارەسەر کرد و دەمەمنون لە حکومەتە هەرێمی بێت ڕێکا Duhok Hewlêr rêkeka ku rûjane bi hizaran trombêl hatin û çûnê dikin û bi taybet yên bar helgir û bazirganî û netimamkirina evê rêkê zûrbeya malên ser evê rêkê arîşên pîsatî û tozê û arîşebû zarokên wan durist kirîne. Netimamkirina projê cada serekiyat navbera Hewlêr û Duhokê da bûye cihê dilgiraniya welatiyên Komelgeha Çirra lewra xwepêşandanek encam dan û divê xwepêşandanê da daxwaz kirin ku bi zûtirîn dem ev proje bihête timam kirin. Bêrîvangivarî Badînan Sad, Komelgeha Çirra.